زیاتر لە 2 ساڵ لەمەوبەر لە دوا مانگەکانی هێرشێکی کە نزیکەی ساڵێکی خایەند بۆ سەرپارێزگای ئیدلب بەلایەن کەمەوە ملیۆنێک کەس لە گەورەترین کۆچی بە کۆمەڵی جەنگی سووریادا لە ماڵ و زێدی خۆیان هەڵاتن. شەروانی پێشووی یەخیبوون سەلیم الئەنجۆکی لە نێو ئەو ئاوارانەدا بوو دوای ئەوەی شارەکە لەلایەن هێزەکانی حکوومەتی سووریاوە کۆنتڕۆڵ کرا لەگەڵ هاوسەرەکەی و 8 منداڵەکەی دوجار لەم ئۆردوگا قەڵەباڵغەدا کە نزیکترە لە شاری ئیدلبەوە شوێنێکی دۆزیەوە. ساڵێک دواتر کوڕە گەورەکەی لەدەستدا. کوڕەکەم خۆی کۆشت. محەممەد سەلیم ئەنجۆکی تەمەنی 17 ساڵ بوو کاتێ ئێمە ئاوارە بووین لە مۆردوگایە. ئەو کێشەی دەرونی هەبوو نەیتوانی ئەم دۆخە قوبوڵ بکات. محەممەد سەر ڕای ئەوەی لە ناوچەیەکی جەنگ گەورە بوو بەڵام لە قوتابخانە خوێندبووی و فێری چاکردنەوەی ئۆتۆمبیل بوو بۆ ئەوەی یارمەتی نان پەیداکردن بۆ خێزانەکەی بدات. لە ئۆردوگاکەدا ناچار بواز لە خوێندن بێنێت و کاریش کەم بوو. باوکی دەڵێت هەستی کردووە هیچ ڕۆژێکی نییە. پزیشک دەڵێن خۆکوشتن لە نێو گەنجاندا لە ئیدلب تا دێت باو دەبێت. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا خۆکوشتن لە سووریا زیادی کردووە بەڵام بە تایبەتی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بڵاو بووەتەوە کە تێبیریمان کردووە حاڵەتەکان زیاتریش بووە. لە باشترین حاڵەتەکان لە باکووری ڕۆژئاوای سووریادا ئەمارەکان پشتی پێ نابەسترێت بەڵام تیمی ڕێخەری وەڵامدانەوەی سووریای گروپی فریاگوزاری دەڵێت تا 5/6دا لە ئیدلب 33 هەڵی خۆکوشتن هەبووە کە نزیکەی لە 140 زیاترە لە تەواوی ساڵی 2021دا. شارەزایانی تەندروستی دەرونی دەڵێن هۆکاری خۆکوشتن زۆرجار لە هەژاری و گۆشەگیری قوڵەوە سەردەگرێت کە لە ئیدلب بەربڵاوە. خەڵک سەرچاویان نییە تا دەرەقەتی تێچۆ زۆرەکانی ژیان و کرێی بەرز بن بە بەراورد بە داهاتیان. ئەمە فاکتەرێکی گرنگە لە کێشەکەدا. ئەو دەشڵێت هەروەها بارودۆخی سەخت بۆتە هۆی زیابوونی کێشەی دەرونی وەک خەمۆکی جگە لە توندوتیژی خێزانی و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان. ئەنجۆکی دەشڵێت ئازاری لە دزدانی کوڕەکەی سەرڕای تێپەڕبوونی کات هەر باشتر نەبووە. کوڕە بچووکەکەشم دەڵێ کە خەیاڵ دەکاتەوە یاری لەگە براکەیدا دەکات و گوێی لێ دەبێت دەڵێ لەکوێ خۆچاردوێتەوە. هاوسەرەکەم جلەکانی هەڵدەگرێت و بۆی دەگری منیژە تا ئێستایش ناتوانم قوبوڵی ئەوە بکەم کە مردبێت. ئەنجۆکی دەڵێ لەوەتی کوڕەکەی مردووە بارودۆخەکان ئاسانتر نەبوون. ئێستا ئیدلب بە دوایین قەڵای یەخیبووندا دەنرێت. ناوبەناوە هێرش دەکرێتە سەری هاوکاتی ڕۆچوونێکی زیاتر لە هەژاریدا. بۆ راپۆرتی هەدەر مەردۆک، شایان پاشا، دانی ئەمریکا، واشنگتن.